خێرای سلااوێکی دووبارە بینەرانی عزیز و خۆشەویستی تلڤزیۆنی کۆمەڵە لەم بەشە لە بەرنمەکەماندا وتەیەک بە بۆنەی 36مین ساڵیادی کۆمەڵکوژی ئەنفال لە کوردستانی عێراق پێشکەشتان دەکرێت کە لە ئامادەکردنی بەڕێز سەعید ئەمانیەوە. ڕۆژانی دوایین هەفتەی مانگی خاکەلێوە هاوکاتە لەگەڵ ساڵ ڕۆژی زنجیرە ئۆپراسیۆنە دژەمرۆیەکانی ناسراو بە ئەنفال لەلایەن ڕژیمی بەعسەوە لە کوردستانی عێراق. لەم کارە ساتەدا پتر لە 180,000 مرۆڤ بوونە قوربانی و سەرەڕای تێپەڕینی ئەو هەموو ساڵە بەردەوام ئاسەوارە دەرونی و کۆمەڵایەتی و ئابوووریەکانی بەسەر جەستەی کۆمەلگاوە دیارن. 36 ساڵ لەمەبەر لەوەها ڕۆژانێکدا لە حاڵێکدا کە شەڕی 8 ساڵەی ئێران و عێراق لە دوایین مانگەکانی خۆیدا بوو، ڕژیمی بەعسی عێراق ئەولەویەتی جەنگی خۆی بەرەکانی کوردستان دیاری کرد و سەدان هەزار هێزی چەکداری خۆی بە تانک و تۆپ و هەموو جۆر کەلوپەلێکی پێشکەوتووی جەنگیەوە و بە پشتیوانی ئاسمانیەوە لەگەڵ چەندین گروپ لە بەکرێگیراوانی ناوچەیی ڕەوانەی کوردستان کرد. ئامانجی ڕاگەاندراوی ئەم شەڕە پاکردنەوەی کوردستان لە هێزی پێشمەرگە بوو، بەڵام ئەوەی کە بەکردەوە دەرهات پلانێکی کۆنتر واتە سیاسەتی جەنۆسایدی خەڵکی کورد بوو. ئەگەرچی بۆ چەند دەورەیەک ئیجرای ئەم سیاسەتە دواکەوت، بەڵام ڕژیمی بەعسی عێراق وەک سیاسەتێک هەرگیز بۆ لای نەنا. لە ساڵی 1976 زاینی شاری قەڵاتزەی بۆمباران کرد و خەڵکی بێدیفاعی ئەم شارەی کۆمەڵکوژ کرد. هەر لەم ساڵەدا بۆمبارانێکی هاوشێوەی لە شاری هەڵەبجە ئەنجامدا کە کوشتاری بەرینی خەڵکی مەدەنی لێکەوتەوە. لە ساڵەکانی 1976 و 1970 بە ئامانجی پێکهێنانی پشتێنەی ئەمنی وەک بەشێک لە ڕێکەوتنامەی ئەلجەزایر پتر لە 4,000 گوندی وێران کرد. مەزرا و باخەکانی دەسووتاند و کانیەکانی وشک دەکرد و دانیشتوانی گوندەکانی بە زۆر ڕەوانەی ئەو ئوردوگایانە دەکرد کە لە گەماڕۆی خۆیدا بوو. دواتر لەوەش واوەتری ئەنجامدا و شارەکانی قەڵاتزێ و سەید سادق و چەند بەشێکی لە شاری ڕانیە شوێران کرد. لە ساڵی 1970 زاینی کوردە فەیلیەکانی لە بەغدا و شوێنەکانی دیکە بە زەبری زۆر لە ماڵەکانی خۆیان دەرکردن و زۆربیانی دواتر کۆمەڵکوژ کرد. لە ساڵی 1985دا ئوردوگای پەنابەرانی کوردستانی عێراقی لە ناوچەی زێویەی مەرگەوەڕ لە کوردستانی ئێران بۆمباران کرد کە بەو هۆیەوە ژمارەیەکی زۆر لە خەڵکی بێدیفاع گیانیان لەدەستا. لە ساڵی 1970 خەڵکی گوندەکانی دانیشتووی دۆڵی بالیسانی لە کوردستانی عێراق کرد بە ئامانجی بۆمبارانی شیمیایی و کوشت و کوشتارێکی بەرینی وەڕێخست و تەنانەت ڕێگەی بە نەخۆشخانەکان نەدا کە بریندارەکان دەرمان بکەن. ساڵی 1970 خەڵکی گەڕەکێکی لە شاری هەڵەبجە بە بیانووی دەربڕینی ناڕزایەتی کۆمەڵکوژ کرد. ساڵی 1970 8,000 کەسی لە خەڵکی ناوچەی بادینان لە باکووری کوردستانی عێراق بە زۆر بۆ ناوچەکانی ناوڕاستی عێراق واستەوە و لەوێ لە بیابانی جالیا هەموویانی کوشت و لە گۆڕێکی بە کۆمەڵدا ناشنی. ساڵی 1970 شاری هەڵەبچەی بۆمبارانی شیمیایی کرد و 5,000 کەسی لە خەڵکی ئەم شارە لە پیر و لاو و ژن و منداڵ قەتڵعام کرد. ئۆپراسیۆنی ناسراو بە ئەنفال لووتکەی بەکردەوە دەرهاتنی ئەم سیاسەتە دژەمرۆیە بوو. ئەنفال ناوێکە کە لە قورئانەوە وەرگیراوە و لەوێدا بە مانای غەنیمەت بەکارهێنراوە. هەڵبژاردننی ئەم ناوە بۆ ئەم ئۆپراسیۆنە ئەساسەن بۆ هاندانی بەکرێگیراوانی ناوچەی بوو تا دەست بدەنە جنایەت و تاڵان و غەنیمەتگیری. لەم ئۆپراسیۆنەدا ڕێگە بە بەکرێگیراوانی ڕژیمی بەعسرا بوو تا ماڵی ئەو خەڵکەیوە گوند و شار و شارۆچکەکانیان بە زەبری زۆر پێچۆڵ کرابوو بە تاڵان برن. لە جەریانی زنجیرە ئۆپراسیۆنەکانی ئەنفالدا هەزاران کەس لەوانە ژن و پیا و منداڵ و پیر و لاو لە زێد و شوێنی ژیانیان هەڵکەندران بەبێ ئەوەی کە بتوانن بێجگە لە جلو بەرگێک کە لە بەریاندا بوو شتێکی تر لەگەڵ خۆیان برن. ئەم خەڵکیان لە پۆلی چەند هەزار کەسیدا و بە ئۆتۆبوس بەرەو بیابانەکانی
نوگرە سەلمان هەڵکەوتوو لە بەشی ناوڕاستی عێراق ڕەوانە دەکرد و لەوێ دەستە دەستە بەبێ ڕەحمانەترین شێوە قەتڵ عامیان دەکردن. پاش ماوەیەکی زۆر کەسانێکی زۆر کەم کە لەم کارە ساتە دەرباز بوون ئەم جەنایەتانیان ئاشکرا کرد و گۆشەیەک لە کوشتاری بە کۆمەڵ و نامرۆڤانەی ئەو سەردەمایان باس کرد و گێڕاوە. ئەگەرچی هێشتاش ئامارێکی وەرسەبارەت بە خەساری گیانی ئەم کارە ساتە لەبەر دەستان نیە، بەڵام ئامارەکان باس لە کوژرانی 180,000 ئینسان و ناشتنیان لە گۆڕە بە کۆمەڵەکاندا دەکەن. کارەساتی ئەنفال بە هەموو پانتاییەکی نامرۆڤانەیەوە لە بەرچاوی دەوڵەتە گەورەکانی جیهان و لە سەروی هەمویانەوە دەوڵەتی ئەمریکا ئەنجام درا، بەڵام ئەوان هیچ هەوڵێکی بەرگری کارانەیان لە خۆیان نیشان نەدا. میدیا جیهانیەکانیش کە لە ژێر کۆنتترۆڵی ئەم دەوڵەتانەدا کار دەکەن لە بەرامبەر ئەم جنایەتە دژەمرۆیەدا بێدەنگیان هەڵبژارد. لە ئێستادا کە ئیتر بیرروڕای گشتی وردەکاریەکانی ئەم کۆمەڵ کوژیەی بۆ دەرکەوتووە، بەم حاڵەشەوە لەلایەن ناوەندە نێودەوڵەتی ڕسمیەکانەوە ئەم جنایەتە نامرۆڤانەیە دژ بە خەڵکی کوردستان لە ئاستی جیهانیدا بە ناوی جەنۆساید بە ڕسمیەت نەناسراوە. لە ڕاستیدا ئەم بێدەنگی و بایەخ نەدانەش خۆی ستەمێکی دیکەیە کە لە خەڵکی کوردستان دەکرێت. ئەمڕۆ پاش تێپەڕینی 36 ساڵ لە بارودۆخێکدا یادی کوشتاری بە کۆمەڵی ئەنفال و قوربانیانی ئەم کارە ساتە گەورەیە دەکەینەوە کە ڕژیمی دیکتاتۆری بەعس لەسەرکار نییە. سەددام و چەند هاودەستی جنایەتکاری دیکەی لە سێدارەدران. هەرچەند ئەم جنایەتکارانە دەسەڵاتیان بەدەست نەماوە، بەڵام بەداخەوە خەڵکی کوردستان لەو مافەش بێبەری کران کە خۆیان ئەم جنایەتکارانە لە دادگایەکی ئەلەنیدا محاکەمە بکەن و سزاکانیان ڕاگەێنن. سەددام و ژمارەیەک لەو جنایەتکارانەی وا کارەساتی ئەنفالیان قوڵقاند لە ناوچوون، بەڵام هێستاش ئاسەواری ژان و ئازاری ئەو خەڵکە کارەسات دیتوەی کە ئەم ڕووداوە تاڵە مێژوویەی تێپەڕاندووە هەروە ماوەتەوە. زۆرێک لەو بەکرێگیراوە کوردانە وا لەم کوشتارە بە کۆمەڵدا لەلایەن ڕژیمی بەعسەوە بەکارهێنرا بوون، نەتەنیا خۆیان لە سزاکانیان دەرباز کرد، باڵکو توانیان ئەو سەروەتەی وا لە ڕێگەی تاڵانکردنی ماڵی خەڵکی ئەنفال لێدراوە پەیدایان کردووە بپارێزن و وەک دڕکێک لە چاوی خەڵکی کوردستاندا هەروە درێژە بە ژیانی ئاساییان بدەن. سەرەڕای تێپەڕینی 36 ساڵ بەسەر ئەم ڕۆژە سەختانەدا دەیان هەزار کەس لە بنەماڵەی ئەنفالکراوان هەروە بەژانی هەژاری و نەداری و خەمی لە دەستانی ئازیزانیانەوە دەناڵێنن. لە ساڵ ڕۆژی ئەم کارە ساتە گەورە مرۆیەدا نەفرەت و بێزاری خۆمان لە هۆکار و بڕیاردەرانی ئەم جەنایەتە دەردەبڕین و سڵاو و درود دەنێرین بۆ یادی پتر لە 180,000 ئینسانی بێدیفاع کە لەو جێنۆسایدەدا گیانیان بەخت کرد. بەتانیا جێمە هێڵن ئەم شەو زریانەم چێنێ، ئەم شەو زریانەم چێنێ، تەموو مژدام دەپۆشێ، تەموو مژدام دەپۆشێ، مانگە شەو دەم ڕفێنێ، مانگە شەو دەم ڕفێنێ، مانگە شەو دەم ڕفێنێ.
بەتەنیا جێم مەهێڵن ئەم شەو زریانم چێنێ ئەم شەو زریانم چێنێ تەموو مژدام دەپۆشێ تەموو مژدام دەپۆشێ مانگە شەو دەم ڕفێنێ مانگە شەو دەم ڕفێنێ مانگە شەو دەم ڕفێنێ شارێ دەستی شەقامیش ببڕێن کۆڵان بدەن لە دارێ لاوێکی شەرمەوێن بووم مێشکم دەدرا بە ماران ئێستاش کە پیر و ماندووم دەرێم دەکەن لە شاران بەتەنیا جێم مەهێڵن بەتەنیا جێم مەهێڵن ئەم شەو زریانم چێنێ ئەم شەو زریانم چێنێ تەموو مژدام دەپۆشێ تەموو مژدام دەپۆشێ مانگە شەو دەم ڕفێنێ مانگە شەو دەم ڕفێنێ مانگە شەو دەم ڕفێنێ کێیزانی کە ڕۆژێ مناکرێم بە گۆرانی دەمە و بەهار دێمەوە دەچمانە واویکانی گەروم باگێزن تەڕکەن زامەکانم بەشیلان بە گۆرانی دامپۆشێن یا بە سەوزی دارستان بەتەنیا جێم مەهێڵن بەتەنیا جێم مەهێڵن ئەم شەو زریانم چێنێ ئەم شەو زریانم چێنێ تەموو مژدام دەپۆشێ تەموو مژدام دەپۆشێ مانگە شەو دەم ڕفێنێ 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 مانگە شەو دەم